مۆزەخانەی کولتوری خانەقین لە ئێستادا ڕۆژانە بەڕووی هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقیندا کراوەیە. هەرچەندە ئەم مۆزەخانەیە لە ڕووی تەمەنەوە زۆر کۆن نییە، بەڵام لە ئێستادا بۆتە شوێنێک بۆ پاراستنی کولتور و مێژووی شارەکە. ئیبراهیم حەسەن یەکێکە لەو هاوڵاتیانەی بە بەردەوامی سەردانی مۆزەخانەکە دەکات. دەڵێت بەهاتنم بۆ ئەم مۆزەخانەیە دەگەڕێمەوە بۆ ڕۆژانی ڕابردوو. کە سەردانی مۆزەخانەی خانەقینەکەم بەڕاستی دەستخۆشی لەو هەواڵ و بەرادارانەکەم کە دەستی باڵایان بوو لە دروستکردنی یان دامەزراندنی ئەم مۆزەخانەیە. بەڕاستی کە سەردانیەکەی یادەوەریەکان چۆنیەتی ژیانی ئەو خەڵکە لە مشارە هەر هەمووی بە جوانی باس کراوە. سەیری بەڕاستی زۆر مایە شانازیە ئێمە بتوانین لە شاری خانەقین ئەو کەلتورە جوانە بیپارێزین و گەشەی پێ بدەین. مۆزەخانەی کولتوری خانەقین لە چەند بەشێکی جیاجیا پێکهاتووە. لە ئێستادا بۆتە شوێنێک بۆ پاراستنی کولتور و کەلەپوری کوردی ناوچەکە. سەرپەرشتیاری مۆزەخانەکەش داواکارە لە هاوڵاتیان هاوکاریان بکەن لە هاوردنی ئەو کەرستانەی کە تایبەتن بە مێژووی شارەکە. دەرگای مۆزەخانەی خانەقین کرایەوە بۆ شاری خانەقین و دەوروبەری و ئەو کەسانەی کە ئارەزومەندن بە سەردانی شوێنێکی وا بکەن. مۆزەخانەی خانەقین لە چەند بەشێک پێک دێت، بەشی وێنە کۆنەکان، بەشی ئیشە دەستیەکان. ئەو مەقسەدم ئەو ئیشانەیە کە ئەو کەرستانەیە کە لە خانەقین دروست کراوە یان لە خانەقین بەکاریان هێناوە. بەشێکیش کە نزیکەی 13-14 پەیکەر دروست کراوە بۆ کەسایەتە ناسراوەکانی شاری خانەقین و چەند ئیشێکی تریش وردەکاری تێدایە تایبەتە بە شارەکە. مۆزەخانەی کولتوری خانەقین ماوەی زیاتر لە 10 ساڵە لە خانەقین دروست کراوە و بەدەیان پارچە ئاسەوار و مێژووی تایبەت بە خانەقین و گەرمەسێری تێدایە. لە دوای نۆژەنکردنەوە و فراوانکردنی مۆزەخانەکەش لەم ساڵدا بە فەرمی بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە. ڕۆژانەش لە مۆزەخانەکە پێشوازی لە هاوڵاتیان دەکرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.